خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا سەڵ سەلەم لە کاتێکە خوای گەورە لە ئیسرا و لە میعراجا هەموو پێغەمبەرانی بۆ کۆوە کاتەوە، پێغەمبەری خوا سەڵ سەلەم خودبەیەکیان بۆ ئەدا، قسەیان بۆکە، تەشجیعیانەکە. نەخێر، ئەزانن پێغەمبەری خوا بۆ ئەم هەموو پێغەمبەرە 124,000 پێغەمبەری بۆ زوینەوە بێتەوە لەو شەوەیە تەنها بۆ یەک شت، بۆ ئەوەی کە پێشنووشیان بۆ بکە، هیچی تر. بەڵێ هیچی تر، بۆ ئەوەی کە فێرمانکە پێغەمبەری خوا سەڵ سەلەم شەهادە و پێشەنگی ئەم پێغەمبەرانەیە بەچی؟ بەوەی کە ئێستا ئیمامە لە نوێژا بۆیان. کەواتە نوێژ بریتیە لە خاڵی هەرسەنگاندنی ئینسانەکان. ئەگەر ویست شەراکە لەگەڵ کەسێکا بکەیت، یەکەم پرسیار لی بکە پارەت هەیە؟ نەخێر. دەستپاکیت؟ نەخێر. چست و چالاکی؟ نەخێر. زمانەکان نەزانی؟ نەخێر. لی پرسە نوێژەکەیت. ئەگەر ویستت هاوسەرگیری لەگەڵ کەسێکا بکەیت، یەکەم پرسیار ئاراستەی بکە بڵێ نوێژەکەیت. ئەگەر ویستت کەسێک نەک بۆ ژیانی خۆت، بۆ ڕابەرایەتی خۆت، بۆ پەرلەمانی خۆت، بۆ وەزارەتی خۆت هەڵبژێری، لی پرسە نوێژەکەیت. کەواتە نوێژ فێرمانەکات کە پرۆگرامی ژیانە، بەرنامەی حەیاتە. نوێژ هەموو دەقەکانی ژیانمان ئەگرێ، هەموو ساتەکانی ژیانمان داگیرەکە. بەردەوام وا هەستکەین لە نوێژین، بەردەوام هەست وا هەستکەین کە ڕنگدانەوەی نوێژ لە ژیانمانە، لە هەڵس و کەوتمانە، لە ئاکارمانە، لە گفتارمانە هەیە. بەردەوام ئەبێت نوێژی بین.